ماوەی زیاتر لە 40 ڕۆژە لایەنە سیاسەکانی عێراق لەم باڵەخانەی دوای منەوە کۆ دەبنەوە مناقەشە دەکەن هەر یەکە و شەڕی خۆی دەکا و هەڵپەی پارچەکێکەکەی خۆی دەکا لە بودجەی ساڵی 2021 بەڵام ئەوەی تا ئەم دەقەیە بەنادیاری ماوەتەوە پارچەکێکەکەی کووردە کە بە پشکی هەرێمی کوردستان ناسراوە. باڵەخانەیەکی ئەنجومەنی وەزیرانە و بووە بە جێگەی یەکلاکردنەوەی بودجەی 2021. کۆبوونەوەکان لێرە چڕوپڕن و ئەنجامی کۆبوونەوەکانیش ئەوەیە کە بەشێکی زۆر لە کێشەکانی بودجە چارەسەر بوون جگە لە پشکی هەرێمی کوردستان. نوێنەرانی کورد تاوەکو ئێستا بەرچاویان ڕوون نییە چۆن مامەڵە لەگەڵ پشکی هەرێمی کوردستان دەکرێت بەڵام ئەوان پێداگرین لەوەی کە بێ کورد یاساکە تێنەپەڕێندرێت. ئەوەی کە تا ئێستا هەستی پێ دەکەین نایانەوێت جارێکی دیکە بەبێ کورد پرۆژه یاساکە تێپەڕێ بەڵام تا ئێستا نەگەیشتوینە سیغەیە کە هەموم لە قوبوڵمان بێ ئێمە وەکو کورد تا ئێستا پێداگری لەسەر ئەو نەسە دەکەین کە لە حکوومەتەوە هاتووە حتا ئەگەر تعدیلیش بکرێ قوبوڵمانە ینی بە شێوەیەک تعدیل بکرێت کە لە ناوەڕۆکەکەی خاڵی نەکرێ. پشکی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران بە 12.67% دیاری کراوە و بەڵام مەرجدار کراوە بەوەی کە هەرێم داهاتی 250,000 بەرمیل و نیوەی داهاتی گومرک و ناوخۆ ڕادستی بەغدا بکات. هاوکات موستەفا کازمی لە دوایین کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی دارایی ئەمەی بەڕەوانی پێوتون. شیعەکان ڕازی نین و داوای کۆی دۆسینەوت دەکەن و هەڕشەش دەکەن کە وەک یاسای کورتهێنەیانی دارایی بەبێ کورد تێپەڕێنن. هەرێم چەند نەوت بەرهەم دەهێنێت بە ئاشکرای بکات دوای ئەوەی شایستە داراییەکانی پێدەدرێت بەڵام بەداخەوە هەرێم ناوێت ئەو داهاتە بداتەوە و دەیەوێت یاری پێ بکات دەیەوێت دەسەڵاتی سیاسی خۆی لەسەر خەڵکی هەرێم فەرز بکات دەیەوێت لە ڕێگەی ئەو داهاتەوە ئەو سامانە بۆ بەژڕەوەندی حزبی سیاسی خۆی لە هەڵبژاردنەکانە بەکاربێنێت. سوننا لە شەڕی کورد و شیعە بێلایەنی هەڵبژاردووە و ئامادە نییە ببێت بە بەشێک لا شەڕەکە. نوێنەرانی سوننا لە لیژنەی دارایی ڕۆڵی ناوبژیوان دەگێڕن بەڵام بەهۆی ئەوەی شیعە زۆرینەی لیژنەی دارایی پێک دەهێنن ناوبژیوانی سوننا نەیتوانیوە کاریگەری ئەو تۆ دروست بکات. هناك مشكلة حقيقية هي موضوع الإقليم وبغداد کێشەیەکی گەورە هەیە لە نێوان هەرێم و بەغدا تا ئێستا هیچ ڕێکەوتنێکی سیاسی نییە لەم بوارە ئەوەی تایبەتە بە بابەتی هونەری ئێمە ڕوونە لامان و هاوڕێیانی هەرێم تەواوی مەلەفیان لە ڕووی هونەریەوە پێداوین و ئێمەش داومانە بەلایەنە سیاسیەکان بەڵام بەداخەوە کە ڕێکەوتن نییە تا ئێستا ئێمە دەمانەوێت ڕێکەوتن بکرێت چونکە کاردانەوەی لەسەر خەڵکی ئێمە دەبێت لە هەرێمی کوردستان. بودجەی گشتی عێراق لە هەنگاوەکانی کۆتایی نزیک بۆتەوە و کێشەکانی کورتهێنان و کەمکردنەوەی قەبارەی بودجەکە چارەسەر کراون. هاوکات کێشەی لێبڕینی موچەی فەرمانبەرانی عێراقیش هەڵگیراوە و بەم گۆڕانکاریانەوە لە ئێستادا بودجەکە ئامادەیە بۆ دەنگدان بەڵام ئەوەی ڕایگرتووە پشکی هەرێمی کوردستانە و چەند ڕۆژێکی دیکەش دەمێنێتەوە تاوەکو بەڕێکەوتن بڕوات و کێشەکان نەچنە پەرلەمان. ئومێد محەممەد NRT باغداد.